بۆیە گفتوگۆ لەگەڵ سۆران پاڵانی ئەکادیبیستەکەین لە ڤانکۆڤەری کەنەدا و میوانی کوردستان 24 سوپاس بۆ ئامادەبوونت بەرە سۆران. ئەوەی کە ئێستا بینیمان جەنابیشت ئاگادار بووی لەگەڵ ئێمە ئەو هێرشانەیە کە حزبوڵای کاتە سەر ئیسرائیل واتە بەرەیەکی دیکەی شەڕەکەەوە ماوەی 7 ڕۆژ بۆ 8 ڕۆژە کراوەتەوە لە ئەنجامی ئەم چەند ڕۆژە شەڕێک کە هاتۆتە ئاراوە ئەم 14 ڕۆژە. ئەمە نیشاندەری چییە؟ نیشاندەری ئەوەیە کە ئێران پاڵپشتیکاری هەیە و پاڵپشتیکاری هێشتا بەردەوامە لەگەڵ یا و چۆنەڵە دۆستی ماوە بۆ ئەوەی کە لەلایەکەوە گەر خۆی لەناو ئەو دۆخەیە لە شوێنێکی دیکە پرۆکسیەکانی وەڵامی ئیسرائیل و ئەمریکا بدەنەوە. زۆر سپاس بۆ ئێوە. لە ڕاستی ئەمانە دۆست ئێرانی نەمانە جۆرێک لە شوێن کەوتوی ئێرانن یا ئەوانن کە بەیعەتیان بە ئێران و ڕێبەری ئێران داوە. هەر بۆیش گەرە بینین لە یەکەم پەیامی کە ڕوو بە خەڵکی ئێران و لە دوای هەڵبژاردننی مشتەبای خامنەی سوپاسی ئەوانەی و حیزب الله حوسیەکان و میلیشیاکانی بەرەی مقاومت لەگەڵ ئێرانێکی بچووکراوەی دیکەشا لە شەڕە ئەمانە لە مێژە لەو ڕۆژەوەی ئێران دەستی کرۆ بە ناردنی شۆڕشی ئیسلامی بە وڵاتانی دەوروبەر و بە تایبەتە و میلیشیانەی کە هەڵگری مەسهەبی شیعین بە جۆرێک لە جۆرەکان مانەوەی خۆیان و گرێدانی خۆیان بە ئێرانەوە بین پێیان وایە لەگەڵ کە کۆتای هاتنی ئێران ئەوانیش ئەگەر لە ناو نەچن ینی لاوازە بن و بە تووشی لە ناوچوون و هەڵوەشانەوەی دەسەڵات دەبن. بۆ ئەوەی فشارەکە لەسەر ئێران کەم بێتەوە ئەو میلیشیانە یا ئەو لایەنانەی کە سەر بە بەرەی ئێران و بەرەی مقاومەتیان ناو ئەنن هاوکات دژی بەرژەوەندەکانی ئیسرائیل و دژی بەتایبەت حیزب الله زۆر گرنگە لە بەرەوە هاوسەی ئیسرائیلە و کێشمەکێش و ملانەی ئەم حیزب الله لەگەڵ ئیسرائیل مێژوویەکی درودرێژی هەیە و ڕەنگە زیاتریش ئامانجەکان لە بەهۆی نزیکایەتی و هاوسنووربوونی حیزب الله لەگەڵ ئیسرائیل باشتر ئامانجەکانی لەوێ بپێکیەوە بەرەیەکە کە ڕەنگە ئیسرائیلەکان وا لێ بکە ینی دەرگیر بن بە ئەو بەرەوە بۆی نەتوانن فشاری زیاتر بۆ بەرەی ناوخۆی ئێران بێن. بۆیە هاوکات لەگەڵەوە دەبینین لە عێراقیشە میلیشیاکانی سەر بە ئێران هەرێمی کوردستان و بەشێک لە وڵاتانەی خەلیجیش ڕەنگە هەر کە هاوسەی عێراقن ڕەنگە هەر ئەو درۆن و ئەو جۆرە موشەکە کورد مەودانە هەر لە وڵاتەوە لەلایەن ئەو میلیشیانە و لەلایەن ئەو گروپانەوە ئاراسته بکرێت. بۆیە مانەوەی ئەمانە بندە بمانەوەی ئێرانەوە و بەشێکی لەمانەش لە شەڕی 12 ڕۆژە بەتایبەت میلیشیاکانی حەشد کە یا ئەو گروپانەی بەرەی مقاومە لە عێراقا ئێران تووڕە بوو لیان چونکە نەهاتنە شەڕەکەەوە پاڵپشتی بێدەنگیان بە جۆرە لە جۆرەکان بێدەنگیان هەڵبژار و ئێران سزایدان لە دوایەوە. بۆیە ئەم جارە بە شێوەیەکی چروپڕ لە مەدانەکان و ئەیانەوەی بەشێک لەو فشارێکە بۆ ئێران دێ یا بەشێک لەو هەلومەرجەی کە بۆ ئێران ناڕەخسێ ئەمام توان قەرەبوویکەنەوە. بۆیە دەبینین بەتایبەت میلیشیاکانی سەر بە حەشد لە عێراق هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە و میلیشیاکانی حیزب الله و حوسیەکان لە ڕۆژەکانی چەند ڕۆژە دوای دەستپێکردنی شەڕ دەستیان کرد بە هێرشەکانیان بۆ سەر ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەو چه ئیسرائیل چه ئەمریکایە چه هاوپەیمانەکانی ئەوان لە ناوچەک. باشە بەڕێز سۆران پێت وایە ئەمریکا و ئیسرائیل دەبووە یەکەم جار بە تەواوەتی مقاومە ئیسلامی و گروپەکانی سەر بە مقاومە ئیسلامی لە عێراق و هەروەها حیزب الله لە لوبنان چەک بکرێن یاخود چەکیان لێ دابماڵڕێت دواتر ڕووی بکردایەتە ئێران یاوەکو ئێستا لە هەمان کاتەکە بە بیانووی ئەوە کە ئەوان پاڵپشتی لە ئێرانەکەن و بەیعەتیان بە ئێران داوە ئەتوانە زیاتر هێرشیان بکاتە سەر. ئەوە ئەم پلانی کێ ئەنجام بدایە ئەوەی کە ئێستا لەگەڵ با بڵێنەوە هێرشانی کە ئیکاتە سەر مقاومەی ئیسلامی لە عێراق و هەروەها ئیکاتە سەر حیزب الله لە دوای 7 ئۆکتۆبرەوە بەردەوام بە تایبەت ئیسرائیل لە هەموو بەرەکانەوە هێرشی کرۆتە سەر ئەو گروپانەیە ئەو لایەنانە یا ئەو ڕەوتانەی کە لایەنگیری ئێران یا سەر بە ئێران ئێمە ئەبینین ئیسرائیل لە دوای 7 ئۆکتۆبرەوە لە شەڕێکی دوور و درێژ بوو لەگەڵ غەزایانی حەماسیش وەکو هێزێکی چەکدار و سەر بە ئێران و هاوپەیمانی ئێران تقریبا بەرەو لە ناوچوونی برەوە مەترسیەکانی حەماسی بنبڕ کرد بەڵام نەیتوانی ئەوە بۆ حیزب الله بکە هەرچەند بەشێکی زۆر لە سەرکردەکانی وە کەسی یەکەمی حیزب الله لە ناوبرد و بەشێکی زۆر لە سەرکردەی حوسیەکانی لە ناوبرد و هاوکات توانی لە سووریا
جگەل لە محوەری مەقاومەت لەوێت تێک بشکێنێ و ئێران دەرکاوە بەشار ئەسەدیش بڕوخێنێ و ئەوەش کە هاتە جێ بەشار ئەسەدیش جۆرە لە جۆرەکان مەترسیە، ینی مەترسی ئیسلامی ڕادیکاڵی سنیش بۆ سەر ئیسرائیل هەمان مەترسی شیعی ڕادیکاڵە بۆ ئەو، ینی ئیسرائیل لە چەندین بەرەوە لەژێر مەترسێکی گەورایە لە ناوچەکە و ئاسایشی لە بەردەم مەترسێکی گەورایە. بۆیە هاوکات ئیسرائیل بە تەنیا بەڕاستی بەردەوام بووە لە بردومانکردنی میلیشانە، بەڵام لە عێراقا بە بڕای من زۆرتر دەرەتانیان پێدرا. میلیشیاکانی سەر بە ئێران چوونە دەوڵەتەوە، میلیشیاکانی سەر بە ئێران چەندین جار هەرێمی کوردستان و بەرژەوەندەکان و ژێرخانی هەرێمی کوردستانیان بەردومان کرد. دەکرا حکومەتی ئەمریکا کە هەم کۆنتترۆلی دارایی عێراقەکە و هەم زۆرێک لە پاڵپشتی استراتیژەکانی خۆی، یعنی عێراق لە ڕاستیان ناتوانێت دەوڵەتێک بێ، ینی لە ئێران خراپترە بێ ئەگەر پاڵپشتی استراتیژی ئەمریکای چ لە بواری ئابووری چ لە بواری سیاسی و ئەمنیوە لە پێش نەبێ، بەڵام زیاتر ینی ڕێگایان بۆ خۆشکردن کە لە مؤسساتی دەوڵەتە لە دام و دەستگاکانە لە بودجەی دەوڵەتە پارەیەکی زۆریان بۆ تەرخان کرێ، بۆیە میلیشیانە ڕۆژ لە ڕۆژ پرچەکتر و قەڵەوتر بوون. بۆیە زۆر جارێکیش وەڵامی حکوومەتی عێراق و دام و دەستگا ڕسمیەکانی حکوومەتیش نادەنەوە. دەکرا ئیسرائیل هەموو هەوڵێکی خۆیدا کە ئەو میلیشیانە لاوازکە و بەرەو لە ناوچوونیان بە، بەڵام وەک خاتون خۆت دەزانی میلیشیا گروپێکی لە یاسا دەرچووە، گروپێکە وەکو شێوەی مافیا. بەڕێز سۆران ئەمێ بزانم ئەم گروپانی مقاومە و هەروەها حیزبوڵا گروپە چەکدارەکان بەگشتی تەنیا ئێستا هەڕەشە لە هەرێمی کوردستان و با بڵێین ئەم لە عێراق ناکەن، ئەوان هەڕەشە ئەکەنە سەر وڵاتانی ناوچەکەش، بە تایبەتی سووریا لە کاتێکدا کە دەزانی دانانی ئەحمەد شەرع لەلایەن ئەمریکاوە بووە، ڕەنگە ئەمریکا داوا لە ئەحمەد شەرع بکات بێتە ناو جەنگەکەوە، پێ دوایە ئەو کاتام جەنگە لە جەنگێکی سیستەمی ئابووری جیهانی بچێتە ناو جەنگێکی مەزهەبیشەوە. بە دڵنیایەوەی لە کێشەکانی ئەم میلیشیانە ئەوەیە کە میلیشای سەر بە مەسەبێکی تایبەتن لە ناوچەکەەوە، ڕوتێکی ڕادیکاڵی تریش لەولا کە لە سووریا هاتۆتە سەر دەسەڵات و چەندین میلیشیای جۆرا و جۆری لە یاسا دەرچوش لە سووریا حاکمە و خودی و کەسش کە هێستا دەسەڵاتی وڵاتی بەدەستەوەی لە سووریا کەسێک کە باوگراوندێکی تۆنڕەوی و میلیشیایی هەیە. بۆیە ئەگەری پێکدادان ئەگەر هێزێکی نێودەوڵەتی وەکو ئەمریکا یا هێزەکانی تر نتوانن ئەو ململانیانە کۆنتترۆلکەن لە ناوچەکە، ڕەنگە ناوچەکە بەرەو ئالۆزی زیاتر بەرێ و ئەم دووبەرە ئەگەر تووشی پێکدادان بن بەڕاستی ناسەقامگیریەکی گەورە لە بواری ئاسایشی ژیانی خەڵک، لە بواری ئابووری، لە بواری سیاسی و لە بواری ژینگەی کۆمەڵاتیشەوە دروستەکەن و بێتە پێکدادانی دوو ڕەوتی مەسەبی لە چوارچەوەی یەکگاینە کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو قۆناغێکی زۆر مەترسیدارە دەبا. بەڵام پێم وایە ئێستا ئەو ئەگەرە بە لاوازبوونی ئێران دوورترە بینم. بەداخەوە ئەو میلیشیانەی کە لە عێراق حاکمن دوو جۆر لە میلیشیان کە بە تەواوی لەلایەن ئێرانەوە کۆنتترۆل کراون، میلیشایەکی شتریشیان لە چوارچەوەی یاسای حەشتی شعبی یاسای بۆ دەرکراوە، ینی ئەوانە خۆیان بە بەشێک لە دەوڵەتە بینن، بەڵام بەشێکی تریشیان کە ئەوەی کە ئێستا حکوومەتی عێراق پێ وایە ئەوانە گروپێکن ئەو کارانە ئەنجامەدەن، بەڵام ئەمریکا لە لێدانیانە لە ڕاستیە جیاوازی لە نێوان هەرتوو لایەنە ناکە. ئەمان لە گروپی مافیاین کە ئابوووریان بەدەستەوەیە، کە دەسەڵاتی سیاسیان بەدەستەوەیە و چوارچەوەی دەوڵەتیشیان بەزاندووە و تەنان دوێنێ لە سەرۆگۆزیرانی عێراقیش کردووە. لە سەروبەندی ئەم بابەتەیە گروپە میلیشیاکان یاخود ئەم گروپە چەکدارانەی کە لە عێراق هەنگلەیان لە حکوومەتی عێراق بوو وتیان ئەمە واتای گڵۆپی سەوز هەڵکردنە بۆ ئەمریکا کە هێرش بکاتە سەرمان، ئەمە تا چەند وا ئەکا لە ناو خۆی عێراقیش گرژیەکان پەرە بسێن و بە تایبەتی لەسەر حکوومەتەکەی سوودانی چۆرەڵێ بارودۆخەکە گرشتر ببێتەوە. یەکەم حکوومەتی سوودانی حکوومەتێکی کاربەڕێکەرە، حکوومەتێک نییە کە دەسەڵاتی تەواوی هەبێ. دووهەم حکوومەتی سوودانی حکوومەتێکە کە بەڕاستی پێگەکەی هەر لاوازە، چونکە حکوومەتێکە کە بەرژەوەندەکانی ئێرانی زۆر ڕەچاو کردووە و میلیشیاکانی ئێرانی وەک سەرەتاوتم قەڵەو کردووە بە حکمی میلیشیاکانی دەسەڵات لە عێراقا چەندین جار فشاری بۆ هەرێمی کوردستان ژێرخاری نەوت و گازی هەرێمی کوردستانی بردومان کرد، موچەی کوردستانی بڕی فشارێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان هێرا. ئەمە بەشێکی لەم میلیشیانە لە پشتی ئەم دەوڵەتە بوون، بۆ هەر بۆیەش میلیشیاکان لە ڕۆڵی گەورەیان هەبوو لە پاراستنی سوودانی و دەسەڵاتەکەیە. بۆیە ئێستاش
کە دەبینن بەرژەوەندەکان لەلایەن سوودانی وەلێ ئەدرێ یا ئێران کە هاوپەیمانیوانە لە شەڕێکی وایە ئەم گەرەکێتی بەرەی بۆ ئەوەی جارێکی تر پۆسی سەرۆک وەزیران وەرگێتەوە چۆتە بەرەی ئەمریکا دژی ئێران میلیشیاکان ئەمە بە دەرفەت ئەزانن بۆ لێدانی و ئەمەش لە ڕای گشتی میلیشیاکانە و ئەوانەی کە خۆیان بە بەرەی مقاومەدا ناسێنن ئەبینین فشارێکی زۆر بۆ سوودانی دێنەوە تەنانەت خەتیشی ناخوێنەوە ینی حکوومەت ناتوانێت ڕوبەڕووی دەسڵاتی میلیشیاکان بێتەوە و پێیان وایە تەنانەت لێدانی بەشێک لە لەوانەیە کە لە چوارچەوەی هەشتان بە گڵۆپی سەوزی سوودانی بۆ ئەمریکایەکان بۆیە ئەگەر ئەم بارودۆخە تۆزێ بەرەو هێوەربوونەوە بچوە جارێکی تر ململانی لە نێوان ئەم گروپانە و ئەم لایەنە چەکدارانە لە عێراقا لەگەڵ دەوڵەتە سەر هەڵەداوە بە تایبەت ئەمریکانەوە با بازنەکە گەورەترکەینەوە بینە سەر ئەو بازنە گەورەیە کە ئێستا هەموو جیهان مەترسی لێ هەیە کە ئەم جەنگە بەرەو جەنگێکی نەک هەرێمی بەرەو جەنگێکی جیهانی بڕوا لە کاتێکداکە دەزانین ئەم بەرەبەیانی ئەمڕۆ بووە کە سەربازێکی فەڕەنسیش گیانی لەدەستداوە ئەمە تا چەند وا دەکات کە گرژی و ئاڵۆزەکان لە ناوچەکە هیچ کە پەرەستێنێت بەرەو جەنگێکی جیهانیش پێ بنێت و وڵاتانی ئەوروپیش پەلکێشی بن. من پێم وانە ئاستی جەنگەکە گەیشت بێتە ئاسێک کە بەرەو جەنگێکی جیهانی بڕاتە ئێستا ئەو قوربانیانەی بینین یا ئەو کەسانەی کە ئەبینین بوونەتە قوربانی لەلایەن ئەمریکا و ئیسرائیل و با بڵێن هاوپەی تایمەت فەڕەنسایش کە کەسێکی سەربازێکیوانی هاتە سەر یا بەرژەوەندی ئەو وڵاتانەی کە هاوپشتی پاڵپشتی هینن نەگەیشتۆتە پەنجەکانی دەست تێپەڕ ناکە ئەگەر بەراوردی ئەم هەڵمەتەی ئەمریکا و ئیسرائیل ئەم شەڕە لەگەڵ ئێرانە بکەین بەراوردی کەین بە ساڵی 2023 ئەمریکا چەند هزار کەسی لە شەڕی عێراقا بۆ گرتنی و ڕوخانی سەدام لەدەستدا هەزاران دەیان و سەدان سەربازی ئەمریکی و هاوپەیمانەکانی گیانی خۆیان کردە قوربانیە تێیدا چوون لە عێراقا کوژران بۆ بۆنەی ئەو پرۆسە و بۆەوەی بتوانن سیستمەکە بگۆڕن سەر ڕایەوەی کە هاوپەیمانێکی نێودەوڵەتیش دروست بوو یا بگەڕێنەوە بۆ شەڕی کۆیت کە سەدامیان لە کۆیت وەدەرنا هاوپەیمانێکی جیهانیان دروست کرد و خەڵکێکی زۆر بوو بە قوربانی تا توانیان سەدام لەوێ دەرکەن بۆیە تا ئێستا ئاستی هینەکە شەڕەکە نەگەیشتۆتە ئەوەی کە با بڵێن خەسارێکی زۆر لە خەسارێکی ئینسانی یا مرۆیی دوپرسیار پێشبینی ئەوەش ناکرێت کە گەورەتر ببێتەوە من پێم وایە لە هەفتەی داهاتووە ئەم شەڕە بە جۆرێ لە جۆرەکان بەرەو هێوەربوونەوە ئاچێ ینی ئاستی لە دووسێ ڕۆژی داهاتوە من تەسەورم وایە کە ئاستی ململانەکان بەرەو ئاراستەیەکی تر بەرەو بەرزبوونەوە بچێ بەڵام لە دوای سەرەتای هەفتەی داهاتوو لە دووشەمە بەولاوە بەرەو هێوەربوونەوە چێ بە تایبەت کێمە لە بەردەم کۆتایی هاتنی مانگی ڕەمەزانین و وڵاتانی ئیسلامیش ئێستا لە هەوڵان بۆ ئەوەی کە جۆرێک لە جۆرەکانە هێوەربوونەوەیەک بەر لە جەژن لەم ململانەی ڕووبدا و ترامپیش تقریبەن ئاوازی ئەوە کاتە کە بەشێکی زۆر لە بەرژەوەندەکانیان و ئەو ئامانجانەی کە هەیەە پێکاویانە و یەک دوو ئامانجی تریان ماوەکە پێشبینیەکە لە دووسێ ڕۆژی داهاتوە ئەو ئامانجانەش پێکێ بە تایبەت کە ئیسرائیل ئێستا بە دەرفەت ێزانێت دەڵێت تا ئەمریکام لەگەڵە بۆی هەدەفی زیاتر پێکم ئامانجی زیاتر پێکم بەڵام ئەوەندەی تۆنی دەنگی ئەمریکایەکانە بینی ئەو ئامانجا جانەی کە پلانیان بۆ دانا و بەدەستیان هێناوە و بە جۆرێک لە جۆرەکانی ژیانەوەی بڵێن کە هەرتوو لە هەم ئێمە سەرکەوتوین هەم ئێرانیش ئەگەر بێت تەسلیم ببێ و شەڕەکە بوەستێ لە شوێنەکە ئەوانیش توانیویانە هێزی خۆیان نیشاندن بۆ هیچ بە جۆرێ لە جۆرەکان ینی گازێکیش بە ئێرانەکان بدەن بۆ ئەوەی و شەڕە لە شوێنەکە بوەستێ بە تایبەت کە ترامپ زۆر بێمنەت قسەی کرد لە مەسەلەی گەڕووی هورمزی شاوا چوونە سەرەوەی نەوت ڕێگایەکیان بۆ زیێتەوە بۆیە کارت بەدەستی ئێرانەکانەوە نەماوە تا هەفتەیەکی داهاتووش پێم وایە هێزی ئێران لەوە زیاتر ناتوانێت مەترسی گەورە بۆ سەر ئاسایشی ئەمریکا و هاوپەیمانەکانی دروست بەڵێ سپاس بۆ سۆران پاڵانی ئەکادمیست لە ڤانکوڤەری کەنەداوە لە کوردستان 24 ئامادە بووی سپاس دەکەین.